لە لای خەسوون بەجێم هێشتۆ زۆریش دڵم لایەتی و بەڵام یعنی حەزم کردووە بێمە سەر شەقام و منیش دەستم بەرزکەمەوە و دەنگم بەرزکەمەوە و بتوانم یعنی ئەگەر بەم خۆپیشاندانەش بێ منیش بێم یعنی دەستێکم هەبێت. ئەوەی کایبینی گەنجان بەرچاوێکی بە شوش بەرچاو بەشداریان کردووە چۆن هەڵوێستی گەنجان هەڵەسەنگێنی؟ بێگومان دەستخۆشیان لێ ئەەکەم هەر بژین هەر بمێنن بۆ گەلی کورد. هەموو ئەو گەنجە جوان و خوێنگەرمانن کە کوردستان سەرەخەن کە یەنە سەر شەقام و بە خۆشەویستی و بە دەستگرتنەوە دژی خۆفرۆشان دژی ئەو کەسانەی کە ینی ئەیانەوێ کورد بکەوێت بەیەکەوە سەربەرز ئەبین بەیەکەوە هەمومان پاڵپشتیانە بین منی ژۆک و گەنجێکی ئەم نەتەوەی ئەم نیشتیمانە یەمە سەر شەقام هەرچیم پێ بکرێت منیش یعنی حەزەکەم ئەگەر بەهاتنە دەرەوە بێ ئەگەر بە خۆپیشاندان بێ بە هەر شتێکی تر بێ و لە توانەمانە بێت بە خۆشحاڵی و بە سەربەرزیەوە یین و سەرکەوتنمان ئەوێت. ئەی بەنیازنی بەرهەمەیەک تایبەت بە ڕۆژ ئاوا تۆمار بکەی هیچی بەدەستەوەیە؟ لە ئێستاە شتێکی وانە بەڕاستی من لەم کاتە شاکاتومەتە دەرەوە کچە خۆشەویستەکەم بەجێهێشتووە هیوادارم بووی بەدایک؟ بەڵێ بە خۆشحاڵی و زۆر زۆر سپاس دڵیشم لای ئەوە لە هەمان کاتە ئەویش پەروەردە ئەەکەم کە چۆن خۆم دایک و باوکم پەروەردەیان کردوم کە نیشتیمان پەروەری و خۆشەویستی کوردستان لە دڵما بێت ئەویش وەکو بە جوانترین شێوە پەروەردە ئەەکەم کە کوردستانی خۆش بێت کە هیچ وەختێک حەز نەکا کوردستان بکەوێت و سەربەرزی و سەرکەوتنی خوشک و براکانی ناوە ناوەچی؟ یەڵدا. یەڵدا بەڵێ واتە ناوێکی کوردی بێگومان بالێو نەسەنێ و بەنازی دایک و باوک گەورە بێ. ئێستش بەجێم هێشتووە لە لای خەسوون بەجێم هێشتۆ زۆریش دڵم لایەتی و بەڵام یعنی حەزم کردووە بێمە سەر شەقام و منیش دەستم بەرزکەمەوە و دەنگم بەرزکەمەوە و بتوانم یعنی ئەگەر بەم خۆپیشاندانەش بێ منیش بێم یعنی دەستێکم هەبێت.